مەلات شتێکە بۆ ئێمە والله براگەر جەماعەت ئەوجەوەی گوتمان ئێستا سەعات 11 و پرسیارەکانی گۆما هەموو حازر کردیەوە پرسیارانەی کە مەسەلەن پێویست بوو جواب بدرێتەوە ئەمە لە یەکەم شتەوە دەست پێ دەکەین کە نووسرا ئایا لەبەر دینەکەمان سەری ساڵتان نەکردیان لەبەر زیانی لافاوەکە پێویستە مەراقاتن لەو پرسیاری جواب دۆ ئەتوو بزانێت قسەی هەمومان من شخصی خۆم باز دەکەم ئەم قسەکەم بە میرانی گۆ لە ڤۆیسەش لە گروپ نردوو بە میرانیشم گوتم ناکەین لەبەرەوەی دینەکە یەک ڕێنادا دوو وەزعی هەرێمەژەوە دەخۆش نییە ئەمە دانیشتن هەڵپەڕن و داپەڕنەوەشت چاوەکی زۆرمان لەسەر و ویستمان خەڵک چاومان لێ بکاتەوە مان کۆ بنەوە ئەلێرە و بەڵێ لەبەر دینەکە بوو لەبەر لافاوەکەش دەستخۆش لەبەر منداڵەکە لەبەر شوانەکە لەبەر دڵی خۆمان تەمان ئەوە قسەی هەمومان بوو دەستخۆش مەلاقاتن خوێندن تەواو کردووە ئەگەر تەواو کردووە چی تەواو کردووە ئەگینا تا چەندت خوێندووە والله من هەتا پۆلی دوم خوێندیە و 3 ساڵ لە پۆلی دوومام و ئاخری نابێت بە حیاتی ئاویتیان بڕۆمارێ و بەڵام مێشکم لە قەدرە خۆم نییە هەتا ساڵ شەش خوێندیە ئەو پرسیارە جەماعی بشێرەوە تا چەند خوێندیە دەکەی تا 23 ساڵ لە دیمایمەوە ئەمە خۆراری وڵا تا چاری پیدایلەکە مامۆستای بە شەڕات ڕاغاردە لە مەکتەبە براوە منیشتەدا 12 خوێندیە لە 12 وازمینە بەخۆم درەنگ و چوەمان پرسیاری سێەم دەرێت تەمەنی ئەندامانی ستاف چەندە؟ ئانی 93 96 92 کاک محەممەد بەخۆشم 93 کاک عەلی 97 پرسیارەشی دیمان لەوە هاتێ دەرێت لە هیچ کارێکی ژیان شکستان هێناوە؟ بەڵێ دوکانی مۆبایلم دانا شکستم نییە بەڵێ لە هیچ کارێکی ژیان شکستی نایە مانینایە وەڵام سەرکەوتنمان زیاتر بوو ئەمن ئەو ڕۆژەی کە کافریاکەم ستا بەس لەخوای بەزابی برادران کاکدانە و جەما ستاف کامل هەموو پشت ناوی بۆڕقی ئەو ڕۆژی کە کافریا سوتا هەموو ستافیش دێن دەربوو پژیریان کردم و دەستانازیەوە چاویان طبعا شکزەرە بۆ لەژیان بەڵام گرنگەوە کە تو سەر بکەوی هەڵسیوە بەسە شکستەکە دازاڵ کاک محەممەد شکست ماینایە و ئێستاش لەخوای بەزار زۆر باش پرسیارەکی دیمانەیە پلانی مەلاقاتل پلانی ستاف چیە بۆ 2022 پلانی ستاف زۆر گەورەیە ئەم باشم کرد گوتم دەمانەوێت ساڵی 2022 خۆمان نەک تەنها لە هەرێمدا بمێنین و دەمانێت خۆمان بە وڵاتەکانی دی بە هەر دنیا بناسێن ئەوە خەونی منە وعنی دڵنیاشمەوە خەونی هەموو قاتیلەکانە کە ئێستا لە لووتکەین بەڵام زیاتر بڕۆین ئینشاءالله قسەی هەمومانە قسەکەی مەلای قسەی هەمومانە دەستخۆش کاک گۆرە خۆشترین و ناخۆشترینی 2021 چی بوو لە هەموو ستاف؟ وەڵاهی خۆشەکەی ئەوە بوو بێری پامەرگرت وەڵاهی وەزای گلێتی کردە نەدرم پێ خۆش بوو دیسان خۆشەش کە بوومە 1 ملیۆن و ئەوەندا ناخۆشەکەش ئەوە بوو ئەو لافا و ئەو با بڵێن شوانەکە مردوو منداڵە دەماگەکە مردوو میران دوکانی تێکدا و عەلی دوکانی تێکدا و هەندێک ناخۆشی دیاتە ڕێمان هەمومان ماوەشیەمان کۆرۆنامان کردوایە چابووینەوە و دێشتان وتە ئاواتەشکەشم هەیە بم بە باشترین کۆمیدیکاری 2022 ئینشاءالله بچووکترین کەسی ستاف کێیە؟ لە ڕووی ئەخلاق و عەقڵەوە باشەکە لە ڕووی ئەخلاقەوە چییە؟ لە ڕووی عەقڵەوە سەر و لە ڕووی تەمەنسوعالی
نا سەر نابی سەر بەرنامەیە نابی نابی ئەگەنا دەردەکری دوای لا خەتیکە بەڵێ کاکە دەستان خۆی سپاس پرسیارشکەمانەیە مەلا جیاوازی نێوان برا و برادر بکە بۆ خودایی هیچ جیاوازێک نابین هیچ جیاوازێک یعنی برایەکانی خۆم بەقەدەر چاوی خۆم خۆش دێت چا برانیامە بەڵام ئەوە فەرقسیە بگرە ئەوان دایم لەگەڵش من هەمیان برای دەرێنە ناوەکان بخوانوێ برا دێ دەست خۆش بێ تەمان درێژن شڵاومانەوە پێکوار وەکو براک دەمنینەوە ئینشاءالله مەلات شتێکە بۆ ئێمە وڵڵاهی برا گەروێ مەلا دەبێ ئەمە برێ بەنسبەتە من کاگالی ئەوەندەی ئەمن دەیناسم و دیوا لەگەڵیمە بەجددی براگەوراتە شتایی لە مسلماندیە بەنسبەت خۆمەوە باسی جەماعەت ناکەمانش بە باسکەم براگەوراتە شتایی لە مسلماندیە و ڕێز و حرمەتی هەیە لەکنە من بە قەتەر دوو چاوم خۆشم دێ و ڕۆژێک لە ڕۆژان پەشیمانیشم ئەگەر غەڵەتێکم بەرامبەری کردبی شێرۆ کاک شێرۆ وڵای پشت و پەنامان بۆ لە هەموو شتێکی لەگەرمان بۆ برا گەورەچی هەتا بری ڕێزیە چاویمە ڕێزی کاک میران مام راگەورە مامۆستا ئوستاز داوات نەفەس هەموو کاک سەرۆ لە بۆ من کاگالی لە ساڵی 2021 ئەمن هەتا دەمن قەرداری ئەقڕێن چکارلۆندەی کامن ئازاری کوڕم داوی لێم داویتن لە 2021 زۆر میدا ئێستش حەز دەکەم لە ناو گروپەکەی مەستم ماچکەم چکار İnşallah dedan kandırır. Sağ güzel bir sonu. وسدو کاک گۆران یەقڕنەمە گەڕانەوە یەقڕمە مەلا هێزی پشت و هێزی ئەژنۆیە لە ناومان تەبیعی و برا گەورەیە ئینشاءالله سێبەیە لەسەر سەرمان دەمێنێتن ئینشاءالله تەمەن درێژ دەبی لە بۆ هەمومان هەر بمینێتن ئینشاءالله کاک محەممەد مەلای زۆر گەورەیە زۆر قەرەوە مەلا بە زمانە مەلا جەرگێ منە جەرگێ منە جەرگێت مەلا قاتل بۆ باسی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژ ئاوا ناکەین خی باسم کردیە ستاوم لۆیان نردیە و زۆرشم خۆش دێن و زۆر معزیبی قسەکردن و ئەدەب و ینی معزیبی کولتوریانم و ئەوان زۆر متابعی منە و ئەمەشان زۆر خۆش دێ و سەپۆرتەکەم لۆمەژ و لۆمە شانازیکە لە هەموو قۆڵەکەەوە سەیری مەدەکرێتن و ئینشاءالله کوردستان و ئەوانش هەر کوردن و ئەمەش هەر خزمەتکەن سەرۆ بۆکە بووی تەزمین لاکە ئەمن بالێ ئەمن ئێستا ژۆ دەرێم بۆ جەماعەت مشاهدە لە پێش سناپیش ئێستا دانا بلێ عملیات کە سبێت تەبەڵێ پڕ دەکەم دەست بۆ عملیات تەمامە 2022 بینێرمە مەکتەبێ گەورە بووە بژێت پرسیارشکەمان ئەوەیە دەرێ گۆران عەلی میران کەپڵتان هەیە کاک گۆران کاک عەلی یەکەم جا بە خۆت جواب ئەم دەوە بەخۆم نەئەنیتم کاک میران کاک نەخێر کەواتە کەسیان نیتی مەلا قاتل و ستافەکەی لەگەڵ ئیدیتۆرەکان کۆ دەبنەوە دڵنیا بن لە پاش حەفلەکەی ئەمە ئەوەی دادرین ڕۆژێک دادرین لەگەڵیان دادنیشین ئەو هەفۆواکەی دادرین هەمومان دەست لەناو دەستەکەی ئەوە پێکۆ بڵند دەکەینەوە دڵێن بژی قاتیلەکان بەڵام بەس ڕۆژەکەی تهدید ناکەم بەروارەکە بەڵام لەو نزیکانەیە لەو نزیکانەیە بەتان بیرم لە نزیکە وەر بە من مادی بوون دوتەرەکان بۆچی شێوە مەلای جاران نایەتەوە واللهی شێوە مای جاران ئەم بەخۆم ئێستش پاس پێدرێن شێ ئۆدرێ ما لەبەروی زۆر زۆر تەبیعیە
زۆر خۆشە زۆر خەڵک بەدڵی بوو بەڵام وایان کرد کە ئەمە زۆقمانە سەری نەمینێ دوو لە ڕووی گۆ دوو لە ڕووی بینەران دەیانگوت بە تەنتانی قسە دەکەن لە حاڵەتێکدا شتەکە بەس خاو دەکراوە ینی خۆشترین شت بوو بە من ینی زۆر خۆش بوو هیچ ڕەبتی بۆ مۆزوعانەدانە بوو وەکو دوو کەسایەتی بوو کە زۆر نەرمونیا من ئەوەندە بوو زیاتر نەبوو ئەگەر کراش و یان خوا حەزی کرد دەکەین دەست خۆش